بەناوی خۆی گەورە و میهرەبان بینەرانی بەڕێز خۆشحاڵم لە بەرنامەیەکی پەروەردەی تایبەت لەگەڵتاندا دەبم. ئیمڕۆ لە شاری سلێمانی لە سەنتەری ئەمین سەردانی مامۆستایەکی ئەزیزمان کردووە کە باز لە گرفتێکی تری منداڵانی خاوەن پێداویستی تایبەت دەکەن، ئەو منداڵانی کە لە قۆناغی ئەکادمی واتە قۆناغی نووسین و خوێندنەوەدا ورتر بینەوە چوارچێوەیەکی بۆ دابنێن، ئەو منداڵانی کە گرفتی خاوی فێربوون یاخود گرانی فێربوون و زەحمەتی فێربوونیان هەیە لە بابەتی بیرکاریدا، واتە پرۆسەی نووسینی ژمارەکان و کۆکردنەوە و کەمکردنەوە. ئەو مامۆستا بە شێوازێکی ورد بۆمان باس دەکە کە ئێمە بۆ نمونە هەنگاوەکانی سەرەتا لەگەڵ ئەو منداڵانی کە ئەم گرفتیان هەیە چۆن دەبێت دەست پێ بکەین لە شۆوە هەنگاوی سەرەتامان بێ بە سیلسیلەی یاخود بە هەنگاو بە هەنگاو بەرەو چوە هەنگاو بنێ بڵێ هەنگاوەکان ببڕێ. ئێستاش مامۆستا شانۆ خسرەت کە بەڕێزیان پسپۆڕی پەروەردەی تایبەتن لەگەڵماندا دەبێ و بابەتەکە بە شێوازێکی کردداری بۆتان دەخەمە ڕوو هیوادارم کە سودێکی تاویل بن لەگەڵمانە بن. مامۆستا سڵاوی خۆی گەورەتان لەبێ، خۆشحاڵم تەپان ببینینتان، ئەوەتەخوازم کە زانیاریانێکمان پێ ببەخشی کە خەزانی استفادە بکەین ئینشاءڵڵا. زۆر سپاس مامۆستاگیان بەخێر بن. من ئەمڕۆ باسی ئەوە ئەکەم کە چۆن بتوانین مناڵانی خاوەن پێداویستی تایبەت بە تایبەتی زەحمەتی فێربوون لە جۆری بیرکاری فێری کردداری کۆکردنەوە و کەمکردنەوە بکەین. کردداری کۆکردنەوە یەکەمین کردارە لە بیرکاری کە مناڵی خاوەن پێداویستی تایبەت و مناڵی ئاسایش پێویستە فێری بکەن. سەرەتا پێش ئەوەی کە فێری کردداری کۆکردنەوەی بکەین گرنگە کە مناڵەکە ژمارە بزانێت، هەتا وەکو دەش بزانێت ئاسایی ئێمە ئەتوانین لە دوای ژمارەدەوە چینە سەر کردداری کۆکردنەوە. ئێستا ژمارەکان لە مناڵەکە ئەپرسین چۆنی وانە باشی؟ ئافرین. ئەمە ژمارە چەنە؟ ئافرین. ئەی ئەوەیان؟ ئافرین. ئەی ئەمە؟ ئافرین. ئافرین. ئەی ئەمەیان؟ ئەمەیان؟ ئەمەشیان؟ ئافرین. ئێستا مناڵەکە یەک تا دە بە تەواوەتی ئەزانێ. ئەنجا ئێمە دەست پێ ئەکەین بە کردداری کۆکردنەوە و زۆر گرنگە کە بۆ مناڵی خاوەن پێداویستی تایبەت کە ڕستە و هۆکاری فێرکردنی زۆر جیاواز و سەرنجڕاکێش بەکاربهێنرێ لەبەرەوەی کە ئەوان لە چاو مناڵێکی ئاساییە درەنگتر شتەکان وەرەگرن و کەمتر لە یادگیان ئەمێنێتەوە. بۆیە گرنگە ئێمە سەرەتا بەڕێگەی یاریکردن مناڵەکە فێر بکەین. سەرەتا سیارەکان ئەهێنین، 3 سیارە ئەهێنین لەگەڵ مناڵەکە بێک و یاری پێ ئەکەین. تۆ ئەوە دوانە یاری پێ بکە، بەم شێوازە یاری پێ ئەکەین، دامێنی پێ ئەکەین. دوای ئەوە هەر 3 سیارەکەمان ئەخەینە گەراجەوە. ئێستا تۆ چەند سیارەت پێیە؟ بیژمێرە؟ ئافرین. منیش 1 سیارەم پێیە. دەی با سیارەکانمان بخەینە گەراجێکەوە، ئەلێرە دایبنین. دەی ئافرین. ئەنجا با بێک و بیان ژمێرین. دەیبانە؟ 1 2 3. ئافرین. کەواتە ئێمە چەند سیارەمان پێیە؟ 3. ئافرین. کەواتە 2 سیارەکەی تۆ و 1 سیارەکەی من دەکاتە چەند؟ 3. ئافرین. کەواتە کردیە 3 واتە 2 سیارەکەی تۆ لەگەڵ 1 سیارەکەی من دەکاتە 3. ئەنجا دواتر تۆپەکان ئەهێنین بەم شێوازە. حەزت لە چی ڕەنگێکە وانە؟ ئەو دوانە؟ ئافرین. ئەوە بۆ تۆ، ئەمەش بۆ من. تۆ چەند تۆپت پێیە؟ 2. بیژمێرە؟ ئافرین. 2. کەواتە منیش 2 تۆپم پێیە. تۆ چەندە پێیە؟ 2. منیش 2 پێیە. دەی با تۆپەکانمان بخەینە ناو بۆکسەکە. ئافرین. دەی ئێستا با بیان ژمێرین. ئەدەی با بێک و بیان ژمێرین. 1 2 3 4. کەواتە 2 تۆپەکەی تۆ و 2 تۆپەکەی من دەکاتە 4. ئافرین. دەکاتە 4. ئەنجا وانە سەیری ئەم گوڵە جوانانە کە تۆ حەز لە گوڵی سوور هەیە؟ ئافرین. دەی بە ئەم 2 گوڵە سوورە بۆ تۆ بێ باش؟ ئەمەشیان بۆ من. دەی ئەنجا تۆ 2 گوڵە سوورەکەی خۆ دابنێ. دەی بیژمێرە جارێ؟ 1 2. دەی دایبنێ؟ دایبنێ گوڵەکە لێرە دابنێ. دەی ئافرین. دەی ئاوە. دەی ئەنجا بیژمێرە. دەی 1 2 3. ئافرین. کەواتە 2 گوڵەکەی تۆ لەگەڵ 1 گوڵەکەی من کردیە چەند گوڵ؟ 3 گوڵ. ئافرین. کەواتە 2 و 1 دەکاتە 3. باشە؟ ئافرین. ئەنجا سەیری ڤانەسی ئەمەکە. تۆ حەزت لە میزەڵان هەیە؟ ئافرین. دەی تۆ 3 میزەڵان دانێت تۆ، منیش میزەڵانەکانی تر دانێم باش؟ دەی ئافرین. دەی دایبنێ، خۆ دایبنێ.
تۆ چەند میزەڵانە دانا؟ سێ دانە. ئافرین. تۆ سێ میزەڵانە دانا، منیش دوانم دانا. کەواتە تۆ چەند میزەڵانە پێبوو؟ سیان. منیش دوو دانا. دەی با بە یەک و بیان ژمێرین. 1 2 5. کەواتە سێ میزەڵانەکەی تۆ لەگەڵ دوو میزەڵانەکەی من دەکاتە 5. باشە؟ ئافرین. زۆر باشە مامۆستا. ئەمان بە شازێکی کردداری پەیامی ئەوە دەگەێنێت. ئەمە سەردان ماناکەیتی ئەگەێنم. زۆر باشە. دوای ئێمە سەر هێماکەی. دوای ینی بڵێ ڕەنووس ینی شێوازی نووسینی کۆکردنەوە چۆنە، یەکسان چۆن یاخو ژمارەکان ئەم کەرەستە سادانەی کە ئێمە بەکارمان هێناون کە بۆ نمونە ئەم گوڵ و ئەم کاغەز و یاخود ئەمانەی کە لەبەر دەستماندا هێلان لە هەم ماڵێک هەر لە یاریەکان یا کەرەستای بنداڵەکەی کە دەچێت بۆ قوتابخانە لەبەر دەستی بێ. ئەوەی کە زۆر گرنگە مامۆستا، پێت وایە کە دووبارەکردنەوەیەکی بەردەوام و لەسەر یەکتی دەبێتە هۆکارەوە کە ئەم منداڵە ینی ئەگەر خەزنکردنی زانیاریەکانیشی زەحمەت بێ بەڵام درێنگتر خەزنی بکە و لە بیرچوونەوەی نەبێت. بەڵە پرۆسی دووبارەکردنەوە لەگەڵ مناڵی خاوەن پێداویستی تایبەت زۆر گرنگە. پێویستە لە فێرکردنی بچووکتریشتیشا دووبارەکردنەوەی تیابێ. لەبەر کە مناڵی تایبەت بە 1 جار و 2 جار فێر نابێ. ئەبێز بیکەی بە 3 جار 4 جار 5 جار لەوانێ تۆ 1 هەفتە لە 1 ژمارەبی یان 2 هەفتە بەس لە پرۆسی کۆکردنەوەی 1 ژمارەی بی. اینجا بچتە سەر کەمکردنەوەی 1 ژمارە و پاشان بۆ کۆکردنەوەی 2 ژمارە و 3 ژمارە کە خانی سەدانەکە. پرۆسی دووبارەکردنەوە زۆر گرنگە بۆ مناڵەکە. پێویستە لە هەرفێرکردنی هەر شتێکە دووبارەکردنەوەی تیابێ. زۆر باشە. فەرمان ساگە لەگەڵ هەنگاوە کردارەکان بەردەوام بە. زۆر باشە. ئێستا مناڵەکە لەلایەنی معریفی لە مانای کۆکردنەوەکە تێگەیشتووە. بەڵێ ئەزانێت کە کۆکردنەوە واتە بۆمە دووشت لەگەڵ دووشت ئەکاتە 4 شت. ئەجا دوای ئەوەی کە لە ماناکەی تێگەیشت یەن هێماکەی فێرەکەین، هێمای کۆکردنەوە. بەڵێ سەیریکە ڤالا ئێمە لە بیرکاری هێمایەکمان هەیە بۆ کۆکردنەوە. باش هێمای کۆکردنەوە بەم شێوازەیە. باشە سەیریکە ئەمە هێمای کۆکردنەوەیە. ئەبێت و جێ بکەیتەوە لە هێماکانی تر. باشە ئەمە هێمای چییە؟ دووباریکەرەوە کۆکردنەوە. ئافرین کۆکردنەوە. ئەجا سەیریکە ڤالا دەبزانم تۆ بەسەر ئەم نوکتانەیە وەرەوە. باشە دەی زۆر باشە. ئافرین زۆر باشە. ئەمە هێمای چی بوو؟ کۆکردنەوە. ئافرین. دەی تۆ هێماکەم بۆ بنووسە. لێرە هێمای کۆکردنەوەکەم بۆ بنووسە. وەکو خۆشت مامۆسالانە ینی ئەوەندە دوو پێویست بە دووبارەکردنەوە بکە ئەگەر کەسەکە ئارامی خۆگرێکی باش نەبێ ڕاهێنەر یا خێزانەکە بێزار بێ. بەڵام ئەمان مانای ئەوە نیە کە بێزار بێ. بەردەوام دووبارەکردنەوە تاوەکوای لێدێ منداڵە ئەم بابەتە خەزم دەکات و ئامادەی ئەوەی هەیە کە پرۆسەکە بەسەرکەوتووی جێبەجێ بکات. بەڵێ زۆر ڕاستە. بە تایبەتی سەبرگرتن و ئارامی بۆ مامۆسای پەروەردەی تایبەت زۆر گرنگە. لەبەر کە لەوانەیە ئەو مناڵە بە 1 جار تێنەگایان هەر لەوانێت لەو بابەتەشە هەر نەزانێت بە جوانی کردارەکە بکە. تۆ گرنگەوە هەر بەردەوام بی لەگەڵی هەر کۆڵ نەدەی هەر واز نەهێنی. چکە یەکێک لە تایبەتمەندی مامۆسای پەروەردەی تایبەت ئەوەیە کە خاوەنی سەبر و تەحملێکی زۆر بێ لەگەڵ مناڵەکە. نابێت لی بدایان ئازاری بە یان قسەی پێ بڵێ، بەڵکو پێویستە بە زمانێکی بە زمانی گوڵ لەگەڵیان هەڵسو کەوتکە، بە زمانێکی شیرین لەگەڵیان نابێ بۆیان دووبارە بکاتەوە، شتەکانیان پێ هەلکە، کەرەستی زۆر بەکاربێنێ کە هەموو ئەمانە زۆر گرنگە لە مامۆسای پەروەردەی تایبەتە هەبێت. بە تایبەتیش مامۆستا ئەگەر کەرەستەی یاریکردن و کەرەستەیەکی تایبەتیش نەبێت تۆ هەر بۆ نمونە میوەیەکی دەدەی بەدەست منداڵەکەی پێ دەڵی بۆ نمونە ئەم سێوە خڕە ئەوەی دیسان شێوازێکی کەی بیرکاریانت پێناسان لەگەڵی بۆ نمونە بی کە بە 4 کەرتەوە. یعنی هەان دەتوانین زمانی بیرکاری لە ئەداکردنی قسەی ڕۆژانەشدا بەرامبەر منداڵەکە بەکاربێنی بۆی بتوانێت سەیری بکە خەزمی کردوایە. پرۆسی بیرکاری هەر لە ژیانی واقعی خۆشمانە هەموو شتێک لە چواردۆی مناڵەکە هەیە. یانە ژیانی چواردۆی مناڵەکە هەمووی پرۆسی بیرکاریە. گرنگە کە ئەمەی کە فێریە بێ لە ژیانی خۆشی پراکتیکی بکە. بۆ منە بزانێکە 2 کۆ 2 واتە بۆ منە 2 تۆپ لەگەڵ 2 تۆپی تر یان خۆی و براکەی بۆ منەکەن 2 مناڵ. پێویستە ئەوە تێبگا لە مانای کۆکردنەوەکە تێبگا لە ژیانی ڕاستەقینی خۆشیە گشتانی بۆ بکات. باڵە گشتاندنی بۆ بکات. زۆر باشە. فەرمان مامۆستا باشە. ئەجا ئێستا وانە ئەمە کۆکردنەوەکەت زانی. باشە دین ئێستا هێماکان نووسین. وتمان 2 تۆپ واتە ژمارە 2 هێمای ژمارە 2 کۆی ئەمە هێمای کۆکردنەوەکەیە لەگەڵ 2 تۆپەکەی تر هێمای ژمارە 2 یەکسانە بە چەند؟ ئافرین یەکسانە بە 4. دەی بنووسە ژمارە 4 لەبەرێکە 2 تۆپەکە لەگەڵ 2 تۆپەکەی تر ئەکاتە 4 تۆپ.
ئافرین زۆر باشە اینجا ڤالە سەیری ئەمەکە ئێستا ئەمەش تۆ دوو چیلکەت هەیە باشە دەی سەیر ئەمەکە لێرە کردارەکە نووسراوە دوو کۆی دوو یەکسانە بە چوار چۆن ئەزانین چوارەکە لەبەرێکی ئەمە یەک دانە دوو دانە دەی بیشمێرە ئافرین ئێستا چەند دانە چوار ئەمە ژمارە دووەکەیە دوو لەگەڵ کۆی دوو ئەکاتە چەند دانە هەمووی بەیەکەوە ئەکاتە چواردانە ئافرین اینجا دوای ئەوەی کە مناڵەکە فێری کردداری کۆکردنەوەکە بوو کە ئەمەش بێگومان پێویستی بە کاتێکی زۆرە تاوەکو مناڵەکە بتوانێت بە تەواوەتی فێری ببێت دوای ئەوە دێنە سەر کردداری کەمکردنەوە بۆ کردداری کەمکردنەوەش پێویستە سەرەتا مناڵەکە لەلایەنی معریفی لەمانەی کەمکردنەوەکە تێبگاکە و پێویستە کۆکردنەوەش بزانێت ئەنج دێنە سەر کەمکردنەوە پێویستە لە ماناکەی تێبگا بزانێت کە کەمکردنەوە واتە بۆ منە لە چوار تۆپات دوانە لا ئەبێ دوانە ئەسڕینەوە پێویستە لەو مانایە تێبگا ئێستا ڤانە دەی ئەوەم بەرێ دەی ئێستا ئەمە چەند تۆپی تایە ئەدەی بیژمێرە دەی ئافرین چوار تۆپی تایە من دوو دانەم برد بۆ خۆم ئێستا چەند دانە مایەوە تۆ دوانە دانێ من دوو دانەم برد چەند مایەوە ئێستا چەند دانە لە ناو تۆپەکە ماوە دوو دانە ماوە ئافرین کەواتە لە چوار تۆپ دوانمان لێلا برد چەند تۆپ مایەوە دوو تۆپ مایەوە ئافرین کەواتە لەو دوو تۆپەی کە لامان برد دوو تۆپ مایەوە گرنگەکەی ئەوەیە کە ئێمە جگە لە تۆپەکە جگە لەو کەرەستێکە لە بەردەستماندا زۆر گرنگە کە گشتاندن بۆ کەرستی ناوماڵ هەیە بۆ منە لەسەر سفرێنان خواردنەکە ژمارەی کەوچکەکان ژمارەی قاپەکان ئەمان کەمکردنەوە ئەوەندەمان لا بردووە ئەوەندەی کۆ دەکەینەوە بەیەکەوە لانی گشتانەکە کاریگەری باشتری هەبێت منداڵە توانای خەزمکردنی باشترێک بێت بۆی ئەم کەرەستانەش زیاتر بەکارێنین بۆی کە مناڵەکە بتوانێت گشتاندنی بۆ بکە بۆ بزانێت کە دوو سیارە لەگەڵ سیارێک کاتە سێ سیارە بتوانێت بزانێت کە کۆکردنەوەش واتە گشت ئەمانی کە لە ژیانی خۆیان بەکاری ئەهێنێ ئەم شتانی کە ڕۆژانە خۆ یاری پێئەکا بەکاری ئەهێنێ مناڵەکە حەزی لە چێ زیاتر ئەو بەکاربێنی جا گرنگە کە پاداشیش لەگەڵ مناڵە زۆر بەکاربێنی و چەند جۆرێک پاداشمانێ پاداشی چالاکیمان هەیە واتە ڕێگەدان بۆ شتێک کە مناڵەکە خۆی حەزیلەی بیکە ئەوی ماگە لە ناو ماڵەوە بە حەزیلەی بێت سی تەلەڤیزیۆنکە یان سی پاپایکە یان بچێ بۆ دەرەوە بۆ لای هاوڕەکەی ئەمە پێویستە و پاداشتی لەگەڵا بەکار بێنرێ پاداشتی کۆمەڵاتیشمانێ و دەستخۆشیەکە سپاسێکە چەپڵە بۆ لێدانێکە ئەمانە هەمووی جۆری پاداشتن پاداشتی خۆراکیش کە گرنگترین جۆری پاداشتە گرنگە لەگەڵ مناڵ بەکاربێنێ و نستەلەیەکە شیرینیەکە گرنگە هەموو ئەمانە لەگەڵ مناڵ بەکاربێنێ هێماییشمان هەیە ئیمۆجیەکە خاڵێکە ئەستێرەیەکە لەم پاداشتانە مامۆستا یان دەکرێنە ژێر کاریگەریەوەی کام جۆر پاداشتە لەگەڵ تایبەتی مندی منداڵەکە دەگونجێ ئەمیان بەکاربێنی وانێ بەزەوی حەزیان لە خواردن زیاتر حەزیان لە خواردنەکەی ئەتوانی نستەلەیەک ئەو شکڵاتێکی لەگەڵ بەکاربێنی بۆی کە باشتر فێر بێ زۆر تەواوە زۆر باش مامۆستا چیکەمەوە گەر ئاماژێک پێ بکەی ئەمانە ژمارەیان زیاترە هەڵە بم ئەم کەرەستەیشیان ئەمان بۆ کردداری کەمکردنەوە بەکاردێناگەن لە مامۆستاێ گوڵیمانە دێ ئەوەمان بەرێ ئافرین سەیری ئەمەکە دەی سەیری ئەمەکە ئەڵێ چی چوار کەمی دوو ئەمە چواردانەیە چواردانەیە تۆ چەنی لێلە ئەبێ چواردانی لێکەرەوە دەی دوودانی لێکەرەوە لە چواردانە دوودانی لێکەرەوە دەی ئافرین دوودانی لێکەرەوە بزانین چەند دانە ئەمێنێتەوە دوودانە ئێستا دوودانەکەی با ئەمەی لێکەینەوە ئەمەی لێکەینەوە ئەمەشمان لێکردەوە چەند مایەوە دوودانە مایەکاتە چوار کەمی دوو مایەوە باشە وەرە بە ئەبێت سەر ئەمەیان چەند دانەدی بیژمێرە یەک دوو سێ چوار پێنج شەش حەوت هەشت چەند دانە بوو هەشت دانە چەندی لێلە ئەبەینە نووسراوە چواری لێلە ئەبێ دەی چواردانی لێلا بە ئافرین زمانسا ئەمە جگەر لە بۆن من ئەو منداڵانەی کە لە قۆناغی ئەکادمیشن بەڵام تەرکیزیان ماسولکان لاوازیانی ئەم جۆریاریانە لەوانە کاریگەری لەسەرەوەی کە لە ئەمە فێری کردداری کەمکردنەوە شتێک بەڵام ماسولکەشی بەهێز دەکات پەیوەندی نێوان چاو و نوکی پەنجە یعنی لە یەک ڕاهێناندا چەند ئامانجێک دەتوانانی بەدی دوایین چەند ئامانجێک لەم ڕاهێنانەیە بەدی بێنی بۆ مناڵەکە زۆر باش و ئەمە زیاتر مناڵەکە چێژی لێ وەرەگە چۆ خۆی بەکردە بڕاهینی شتەکە ئەکا بەکردداری ئەمانە لێ ئەکاتەوە دەستی بەکارێنێ
هەستی بینینی بەکارێنێ زۆر تەواو. سەیری ئەکا زۆر تەواو. تا زۆرترین هەستەوە بەکار بێنێ ئەوە زیاتر شتەکە ئیسفادی زیاتر و باشتر فێرە زۆر زۆر باشە خۆسەگەن ئەگەرم ژمارەشان زۆرە بۆمانەوە بکەی بتوانێت بزانێت دەتوانێت وانە سەیریکە وانە ئەمەیان ژمارە چەنە ئەوە نۆ کەمی 4 ئافرین دەیوانایسە تۆ چەند دانەی لێ ئەەکەیتەوە لەو نۆدانەیە 4 دانەی لێ ئەەکەیتەوە دوای ئەیژمێری بزانین چەندمان ماوە 1 2 3 زۆر باشە ئەو 4 ژمارەمان لێ کردەوە ئافرین ئێستا چەند مایەوە ئافرین کەواتە نۆ کەمی 4 یەکسانە بە 5 بانە سەیریکە نۆ کەمی 4 یەکسانە بە ئافرین یەکسانە بە 5 ئەمەش بە هەمان شێوە ئەم حەوت کەمی 2 لەم حەودانە دوودانی لێ ئەەکەینەوە لێرەشە بە هەمان شێوەی 6 دانێ 4 دانی لێلە ئەبێن ئەم ئیمۆجیانەش هەر بوو جوانی ئەتوانی داینی بۆی مناڵەکە زیاتر سەرنجی ڕاکێشێ بۆ کەرەستە و یاریەکان زۆر باشە مامۆستاوەی کە زۆر گرنگە بەتابەتی بیرکاری چکە زانستێکی هیزریانی پێویست بۆی دەکە زیاتر هەم تەطبیقاتێکی مەزبوطی لەگەڵ بێت تا منداڵە لە زاکیرەی دابمێنێتەوە ئەوەی کە زۆر پێویستە ئێمە زۆر جەختی بکەینەوە هەم بەڕاهێنەرە هەم بە خێزانشتکایە بە بیرکاری وەکو بابەتی کوردی و بابەتەکانی کەمیەکە تەنها پشت بە کتاب و نووسینەوەی چەند جارێک نەخدەوێت شەڕحکردن ئەوە ڕوونکردنەوەیەکی زیاتری پرۆسەیەکی هیزریە و زیاتر پێویستی بە کرداریە زیاتر بە کردار شتەکە ئەکەی و مناڵیش زیاتر چێژ لەوە وەرەگەیکە خۆی شتەکە بکایانە زۆربەی مناڵان حەزیان لە بیرکاریە بەتایبەت ئەوانەی سەرەتایی زیاتر لە بابەتی کوردی و ئەوانە حەزیان لە بیرکارێکە چ شتێک مامۆستاگەن ئاماژەی پێ بکەیت دەست خۆش بێ وەڵام مامۆستاگەن بەس ئەم کەرەستێش ماوە بە ئەم کەرەستێش هەر لە شێوەی دوو دەست دروست کراوە اینجا بۆ ئێمە کردارێک بۆ مناڵەکە ئەنووسم 4 کۆی با 2 بێ دەی با بزانین 4 کۆی 2 چەندێکەکە ئەمە دوای ئەمە بەکاربێن دوانی دەستی خۆشی بەکاربێنین 4 کۆی 2 چەندەکە لەگەڵ ئەو لەگەڵ ئەمە 4 دوودانی کەشی بخەینە سەر 6ەکە ئافرین دەبین سەر 6 ژمارە 6 ئاوە لاکێکە بێت تەختەستەک ئەوە تا دێ ئافرین بانە دەستەکان خۆش بێ هەر بژیت مامۆستاگیانەوەی کە سنجڕاکێشان پێشتر قسەمان کرد کە بەڕێستان خاوەنی 4 کتێبی 3 بابەتی دەروونناسی کە تەرجمەتان کردووە لە تورکیەوە بۆ کوردی و بابەتەشان گەشەکردن و پەروەردەکردنەوەتە تێکچوونی زمانە قسەکردن ئەمەیان بۆ منە کتابەکە لە بەردەستدا بووە خۆ تەنها پشتر بەوە بەستۆ کە بابەتەکان بۆکو ئۆنلاین لە بەردەستدا بن اینجا تەرجمەتکردن باسێکش کتێبەکان زیاتر PDF بەڵێ یەک کتێبیان نەبێ کە لە پێشنگای کتێب لەوێ کڕیم جادوایی تەرجمەم کرد ئەوانی کە هەمیان بە PDF بەڵێ لە گۆگڵەوە دەرم هێنا و تەرجمەم کردون لەبەرێکە بابەتەکەی سەر بە بەشەکەی خۆمانە بەڵێ بۆ وانەکەی خۆشمان وانێکمان سەبارەت بۆ بابەتە هەیە زۆر باشە بەڵێ بۆ تێکچوونی زمان و قسەکردن زۆر بەربڵاوە ئێستا ناو منداڵاندا لەگەڵ ئەوەشدا ینی پرۆسەیەکی ئامۆزما مسانی شتێک نیە ئیلا کەسێک زۆر پسپۆڕی و زۆر ئەزمموی نەبێت تۆزە قورسە ئیشکردن لەسەر کە منداڵێک بۆ نێش لەسەر شەڵەژانی پەیوەندیش بابەتێکی زۆر فراوانە ژمارەی زۆر نەخۆشیمانێک ئەکەون لەناو بواری شەڵەژانی پەیوەندیەوە تێکچوونی زمان و قسەکردن وەکو زماگیرانە لکەیە دواکەوتنی قسەکردنە هەموو ئەمانە ئەکەونە ئەو بوارەوە ئەمە جگە لەوەش ڕاهێنانەکانی هەر هەموویتیایە ڕاهێنانی پیتەکە بەڵم نانا ڕاهێنانی ئەوەی بۆ مناڵەکە کێشەی زمانگرتنی هەیە بەو ڕاهێنان و جوڵانە ئەتوانی یارمەتی بە باشترکەی زۆر باش بەس ئەوش بەپێی هۆکارەکەی کەوتووە ئەگەر هۆکارەکە شەر بێ یان ئەوە جۆرێکی ترە بەس ئەگەر هۆکارەکە لە مێشکی بێ دەماری بێ ئەوە بە ڕاهێنان زیاتر بەڵێ اینجا سەرجەم ڕاهێنانەکانی لێریا باس کردووە و باسم لەوەش کردووە کە چۆن ئەم ڕاهێنانە ئەتوانێت لە ماڵەوە خێزان خۆی پراکتیکیکە شەر نییە کە هەر چارە سەرکاری ئاخافتن لە سنتەرەکانە بتوانن بیکەن خێزان خۆشیان ئەتوانن لە ماڵەوە بیکەن ڕاهێنانی چەناگەیە لێوە زمانە دەمە ئەمە بۆ کردداری هەناسەدانیش زۆر گونجاوە بەتابەت ئەوانی کە کێشەی هەناسەدانیان لە ئەتوانن
بەم چەند ڕاهێنانە سوودی لێوە بگرن. دەستەکان بخۆڕێ خامی زانیار بەرەکەت دابێ ئێمە هیچمان نەماوە مساگت بەم شتەکەت دەستان خۆش بێ سپاس بۆ ئەم دەرفەتە هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن بەرنامەی جوانتر و باشتر بکەن و هەمیشە لە لوتکە بن. یاخوا سەلامەت سپاس بۆ ێژۆم ساگت سەلامەت یاخوا زۆر سپاس لە باسکردنی بابەتێکی تری هزری کە باسمان لە گرفتی ئەو منداڵانە کرد کە گرانی فێربوونیان هەیە خوسستی فێربوونیان هەیە لە بابەتی بیرکاریدا چۆن بە شێوازێکی کردداری خێزانیا خودڕاهێنە بتوانێت مامەڵەیان لەگەڵ کە تاوەکو وان لێکات ئەم بابەتیان لە ئاسان بێت لەگەڵ ئەوەشدا زۆرێک لە خێزانەکان گرفتی ئەوەیان هەیە کاتێک منداڵەکانی لە قۆناغی ئەکادیمیدان بە تایبەتی ئەو منداڵانەی کە خاوەن پێداویستی تایبەتن بە هەموو جۆرەکانیان و لە قۆناغی خوێندنی لە پۆلی چواری بنەڕەتیەوە تاوەکوونەوە سەرروتریش گرفتیان ئەوەیە کە دەڵێن منهەجیان ڕێک منهەجی منداڵە ئاسایەکانە کە لە مەکتەبەکان لەگەڵی ئەمان دەکرێت حکوومەت خەمێکی جدی لێ بخوات کە منهەجی ئەم جۆرە منداڵانە خاوەن پێداویستی تایبەت لە قوتابخانەکان کورد بکرێتەوە پوخت بکرێتەوە تاوەکو ئەمانش بتوانن قۆناغ بە قۆناغی خوێندنیان بە سەرکەوتووی ببن. سوپاس بۆ مامۆستا سوپاس بۆ سەنتەری ئەمین سوپاس بۆ تەواوی هاوکارانم تا بەرنامەیەکی تر لەگەڵتاندا دەبم شاد بەختەوەر و ئاسوودە بن و خوداتان لەگەڵ.